بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتە و هەموو کاتێکتان باش، من ئەحمەد ڕەفیقم بەرنامەی میوانتان پێشکەشەکەم. بۆم تەورە بە پێویستمانزانی گفتوگۆ لەسەر دۆخی دارایی کارژێڕی سیاسی پارێزگای سلێمانی بکەین کە ماوەیەکی زۆرە قسە لەسەر ئەوە کرێ کە سلێمانی لە چەند ڕوویەکەوە گەمارۆ دراوە وەکو پێویست پرۆژە خزمەتگوزاریەکان و ئەو پرۆژانی کە پێویستە بۆ ڕۆژانەی هاوڵاتیانی پارێزگاکە بەیەکە ئیداریە سەربەخۆکانی شەوەکو پێویست پرۆژەکان تێیدا جێبەجێ ناکرێت بەهۆی ئەوەی کە وەکو پێویست ئاوەڕی لێ نادرێتەوە و لەلایەن هەولێرەوە گەمارویەکی سیاسی و ئابووری و دارایی خراوەتە سەری. لە دوایی پەسەندکردنی پرۆژە بودجەی گشتی عێراق ئەوترێ بوژانەوە یان ئاهێک بەو زۆنایە دێتەوە کە بە زۆنی سەوس زۆر جار ئاماژەی پێکرێ. ئایا تا چەند پەسەندکردنی پرۆژە بودجەی گشتی عێراق دەبێتە مایی خێر و خۆشی و ئاوەدانی بۆ ئەم دەڤەرە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم تەور و بابەتانە بە پێویستمانزانی میوانداری بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی بکەین. کاک دکتۆرم کاتت باش. زۆر بەخێر بێ. سەرەتا گەر قسە لەسەرەوە بکەین لە نێوانی ساڵەکانی 2009 تا دەرکەوتنی داعش بژانەوەیکی باش بەم زۆنەوە بەم دەڤەرەوە دیار بوو، بەڵام دواتر لەگەڵ دەرکەوتنی داعش و ئەو بارودۆخی کە بەسەر عێراق و هەرێمی کوردستان هات وردە وردە لایەنی دارایی و کارژێڕی لە پارێزگای سلێمانی پاشەکشەی بەخۆوە بینی بەوەی کە دەرکەوت ینی لە بەراورد بە هەولێر و دهۆک لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاری وەکو پێویست ئاور لەم پارێزگایە نەدرایەوە. هۆکاری ئەمە هەر دەرکەوتنی داعش و مەسەلەی ئەو ئابلوقەیە بوو کە بەغدا خستێ سەر هەولێر و دواتر هەولێر خستێ سەر بەشێک لە پارێزگا و یەکە ئیدارە سەربەخۆکانیان هۆکاری تر هەبوو بۆ ئەمە. هۆکاری سەرەکی ئەوە بوو کە لە 2009 بە تایبەتی تا 2013 بودجەیەکی زۆر باش بۆ پەرەپێدانی پارێزگاکان هاتە پارێزگای سلێمانی. موچە حکوومەتی ئیتیحادی دابینیە کرد، داهاتێکی باشی ناوخۆ هەبوو، دەواازە و فڕۆکەخانە و مەرزەکان لە بژانەوەیە بوون، بژانەوەیەکی و ئیسیسماری زۆر لە شارەکەیە هەبوو. لە هەمان کاتە هاوڵاتیانیش دیسانەوە داهاتیان و بژێوی ڕۆژانەیان باشتر بوو لە ئیستا. موچە لە کاتی خۆیان ئەدرا و کۆمەڵێک پێشینە ئەدرا بۆ هاوسەرگیری، بۆ پرسە و بۆ کەسێکی لێ ئەمرد، بۆ خوێندن ژمارێکی زۆری خەڵک نێرانە دەرەوە بۆ تواناسازی پێشینەی خانوبەرە ئەدرا و کۆمەڵێک لەم شتانە لە بودجەیی کە لە سلێمانی هەبوو خەرجەکران. بەڵام لە 2013 بەدواوە لە بەتایبەتی لە مانگی 6 2014ەوە حکوومەتی ئیتیحادی موچە و بودجەی لە هەرێمی کوردستان بڕی و لە سلێمانیشی بڕی. قەیرانی دارایی دروست بوو، نرخی نەوت بۆ ژێر سفر دابەزی، شەڕی داعش لە ئارایە بوو، بە ملیۆنەها خەڵک لە ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆی شەڕی داعشەوە ئاواری سلێمانی و کوردستان و شارەکانی تر بوون. بارگرانێکی گەورە بۆ ئیدارەکان و بۆ خەڵک و بۆ دام و دەستگاکان دروست بوو. ئەو لەوێ درا بە موچە، پاشەکەوتی موچە هات، بڕینی موچە هات، لێبڕینی موچە هات. بانقەکان بەتاڵ کرانەوە، تەنانەت تەمیناتی شەریکاتیش و خیتاب زەمان و ڕەسیدی ئەساسی بانقەکانی سەحبکران بۆ بەناوی دابینکردنی موچەوە. ئەو داهاتەی بە نەختینە لە بانقەکانی سلێمانیا هەبوون، حکوومەتی هەرێم هەمووی کشاندەوە بۆ ئەوەی کە ئەولەوێتی بە دابینکردنی موچەوە موچەی پێ دابین بکە و پرۆژەکان هەمووی وەستان. لە کوردستانە نزیکەی 4000 پرۆژە وەستان، دەرفەتی کارکردن نەما، بەڵێندەرەکان بەشێکیان ئیفلاسیان کرد، وەبەرهێنان وەستا لە بەروی ئارامی و سەقامگیری بەوەی شەڕی داعشەوە نەما. بە تایبەتی سیسماری بیانی زۆر بەکەمی لە کوردستان و سلێمانیامانەوە، جگە لەو ململانێ سیاسیانی کە لە خودی پارێزگاکەمانە لە ئەوسا و لە ئیستاشا هەیە، دەورێکی زۆر زۆر خراپی بینی لەو بارودۆخانی کە هەمان بوو. ئەمە ماوەیەکی زۆری کێشای هەتا ئیستاشی لەسەر بێ، لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵیاوە دۆخی دارایی خۆی باش بکە، بەڵام هی قەرەق بووکردنەوەی ئەو هەموو موچە لێبڕا و پاشەکەوتکراوەی هاوڵاتیان نییە کە بژانەوەی سەرەکی بازار و جوڵەی سەرەکی بازار دروست دەکەن. بانقەکان نەچوونەتەوە دۆخی ئاسایی خۆیان کێشەی نەختی نەمان هەیە لە هەموو بانقەکانی سلێمانیە. بڕێکی زۆری چەکی بێڕەسیت سپی کراونەتەوە،
پارەی پرۆژەکان خرج نەکراون ئەوەی بۆ یەکەم جار لە مێژووی وڵاتانە ڕوئەیات حکوومەت قەرزاری هاوڵاتیە نەک هاوڵاتی قەرزاری حکوومەت بێ بە تایبەتی فەرمانبەران بەڵێندەرەکان و بەرهێنەکان سەرمایە گوزارەکان هیچ پارەیەک بۆ سیانەکردن بۆ پەرەپێدان بۆ پرۆژەی نوێ لە چەند ساڵی ڕابردووە خرج نەکراوە ئەوانەشی کراون لە ڕێی کەرتی تایبەتی نیشتیمانیەوە بەشێکیان جێبەجێکراون ئێمە گەر بەراوردی ئەو سەردەمە بە ئیستا بکەین دوهەمین ساڵ کە بودجێی پەرەپێدانی پارێزگاکانی تیا هاتووە بۆ سلێمانی کە کەمترین پارەی بۆ هاتووە لە چاو ساڵەکانی ڕابردووە لەگەڵەوەی و کاتە ژماری دانیشتوان کەمتر بۆ لە ئیستا و بودجەی عێراق داهاتی عێراق کەمتر بۆ لە ئیستای دەستکاری داهاتی ناوخۆ نەکراوە هی گومرگەکان نەکراوە هی فڕۆکەخانەکان نەکراوە هی سێکتەرەکانی تر نەکراوە و استثماراتی ژەبووە کۆمەکی دەرەوەش هەبووە بودجەی استثماری هەبووە بودجەی تەشغیلی ژەبووە بودجێ و بەرهێنانی وەزارەتەکانی ژەبووە 379 ملیار بۆ پەرەپێدانی پارێزگاکان بۆ پارێزگای سلێمانی تەرخان کراوە بەڵام ئەگەر سەیری یاسای بودجەی عێراق بکەین لە ئیستا لە 2023 کە دەنگی لەسەردراوە بە کۆی هەرێمی کوردستان 276 ملیار بۆ پەرەپێدانی پارێزگاکانی هەموو هەرێمی کوردستان تەرخان کراوە کە 100 ملیاری لە 2013 سلێمانی بۆ هەموو هەرێم کەمترە جگە لەوەی کە ئیسا ژمارەی دانیشتوان زیایی کردووە و پێداویستیەکان زیایی کردووە و داهاتی عێراق زۆر زیایی کردووە بۆیە ئەوەی کە لە سلێمانی ڕوئەیات بەشێکی پەیوەندی بە ململانی سیاسیەکانەوەیە خراپ ئیدارەدانی پارەوە هەیە خراپ ئیدارەدانی سێکتەری و بەرهێنانەوە هەیە خراپ ئیدارەدانی دام و دەستگای دەوڵەتەوە هەیە و بەو بارودۆخە ناوچەیی و عێراقی و هەرێمایەتی و نێودەوڵەتیانەوە هەن کە لە شەڕی داعش و تێکچوونی پەیوەندی نێوان هەرێم و بەغداوە تووشی بووین هەتا ئێستا بەڵێ ئەگەر قسە لەسەرۆ بکەین ینی ئێوە مەسەلەن وەکو ئیداری پارێزگای سلێمانی سەرچاوی داهاتی ئێوە لە کۆ دێ بۆ ڕایکردنی ئیشوکارەکانی ڕۆژانە ئێمە لە ڕۆڕاستەقینەکەیەوە لەو کاتەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بڕاوە هیچ سەرچاوەیەکمان نییە نە بۆ خزمەتگوزاری نە بۆ پرۆژەکان نە بۆ سەرمایە گوزاری ئەوەی هەمانە بەسپاسەوە بۆ وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان داوای بودجەیەکی دیاریکراوی فریاکەوتنی خێرا تەواریەکەین یا بە ڕەزامەندی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بودجەیەکی زۆرکەمی پێداویستە جۆرا و جۆرەکان بۆ فەرمانگەکانەکەین ئەجینا گەر بێیت سەیری ئەمە بکەی ئێمە لە مانگێکە پارێزگاکەم وەکو دیوانی پارێزگا 35 میلیۆن دیناری هەیە بۆ کۆی خزمەتگوزاریەکانی کە جێبەجێیانەکە بە ئۆتۆمبیلەکانیەوە بە دەرچوونەکانەوە بە تیمە ئەندازیاریەکانەوە بە پشتیوانی دام و دەستگاکانەوە بودجەیەکی دیاریکراو لەبرەی یاسای بودجە و پرۆژە یاسای بودجە لە هەرێم لە 2014 تا ئیستا 2013 تا ئیستا نەبراوەتە بەردەمی پەرلەمان هیچ شتێک لای ئێمە ڕوون نەبووە بۆیە بودجەیەکی دیاریکرا و تەرخان نەکراوە بۆ چ بۆ تەواوکردنی پرۆژەکان چ بۆ پرۆژەی نوێ لەم چەند ساڵی ڕابردووە وەزارەتی پلاندانان ساڵانە لیستێکی ئامادە کردووە بودجەیەکی تەرخان کردووە و ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەرراوە بەس 1 دینار لەم پارەیە بە نەختینە نەهاتۆتە سەر حسابی پارێزگای سلێمانی تا بتوانێت تەندەرینی بۆ بکە و ئیشەکانی بۆ بکە بۆیە لە ئیستایە کە ئێمە تەندەر بۆ پرۆژەیەکەکەین و ڕایەگەێنین هیچ بەڵێندەرێک نایە وەری بگرێ پێمانەڵە پارەکە نەختینەیە نەختینە نییە کە پارەکە نەختینە نییە بەڵێندەرەکان جارێکی تر خۆیان لەو بارودۆخەنە هەموارە نایەن کە خۆیان تووشی چەکی بێڕەسید و ڕەسیدی بێبانق و پارەی بانقی بێپارە و ئەم حاڵەتانە بکەنەوە بۆیە ئەوەی کە ئێمە بەڕاستی توانم بڵێم لە هیچ ئەمەمان کردووە لەگەڵ ئەو هەموو بژانەوەی سلێمانی لە هەموو سێکتەرەکان یەکەمە لەسەر ئاستی عێراق نەک هەرێم بەڵام بەڕاستی بە هیمەتی دام و دەستگاکان بە پشتیوانیکی کەمی حکومەتی هەرێم بە پشتیوانی کەرتی تایبەت و بە یەکدەستی ئیداری خۆجێیی و جوامێری هاوڵاتیەکانمان و متمانی خۆمان لەگەڵ وڵاتان توانیمانەوە بکەینەوە لە ڕابردووە بە چەندین میلیۆن دلار ئیشمان کردووە لە ڕێی کۆمەکی وڵاتانەوە ئەڵمانیەکان ئەمریکیەکان یابانیەکان چیک بەریتانیەکان ئیتالیەکان و شوێنەکانی تر فەڕەنسیەکان پشتیوانمان بوون بۆی بتوانین کە ئەڵمانیەکان بە پلەی یەکەم بتوانین ئیش بکەین ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هاوکارمان بوون و تا ئێستا کە ئێمە قساکەین 185,000 ئاوارە لە سلێمانی ماون و 32,000 پەناهەندە لە سلێمانی ماون بۆیە ئەو بودجەی لە بەردەستی پارێزگای سلێمانیا هەیە بودجەیەکی دیاریکراو لە بەردەستی ئێمەیە نە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان هەیە نە بۆ پرۆژەکانی تر هەن بەڵام ئێمە هاتوین ئەو وەفرەی ئەو پاشەکەوتەی کە لە 2009 تا 13 لە پرۆژەکانی پەرەپێدانی پارێزگاکان توانیومانە وەری بگرینەوە بیدۆزینەوە بەکاری بێنین
هەتا ئیستاش کە من قساکەم ئێمە لەو بەشە بەکارەهێنین واتە لە گۆشتی لاڕانی خۆمان تا ئیستام ئیشەمان کردووە کە هی ئەو پرۆژە تەواو کراوانن لە 9 تا 11 تەواو کراون و بە دڵسۆزی تیمە ئەندازیاریەکان و چاودێریکردن و بە دڵسۆزی بەڵێندەرەکان و بە دڵسۆزی لایەنەکەی کە بۆمان جێبەجێ کردووە بەکەمتر لەو پارەی هەبووە جێبەجێمان کردووە. طبعا ئەمە لە 2 ساڵی ڕابردووە ئەمەش نەما چونکە نرخی دۆلار گۆڕا و نرخی کاڵاکان بەرز بوویەوە و ئەمە وای کرد کە نەخێر ئێستا بێ پارە بخینە سەر پرۆژەیەک نەک وەفری لێ بەدەستبێنین قەیرانێکی گەوری بۆ دروست کردی. بەڵێ زۆر جار ینی هاوڵاتی پرسیاریەوە کە مەسەرەن پارێزگای سلێمانیش بەشێک نییە لە چوارچێوەی هەرێمی کوردستان بەڵێ بەشێک نییە لەو سیاسەت و استراتیژەی کە لە هەولێرەوە داڕێژرێ بۆ ڕایکردنی ئیش و کارەکان ئیش و کارە دارایی و کارژێڕەکان مەسەرەن ئەپرسێ بۆچی کە من دەچمە هەولێریا دهۆک مەسەرەن لێ بە بەردەوامی پرۆژەکان هەیە جادەی 100 مەتری هەیە 120 مەتری هەیە شەقامی چەند کیلۆمەتری هەیە ئیشی تیاکرێ پرۆژەی تر هەیە ئەمە دەوڵەتێکە یا ئەمە چۆن ئەکرێ مەسەن بۆ لەوێ ئەکرێ بۆ لێرەن یانی ئەو پرسیاری هاوڵاتیەکی ئاسایی خەڵکی سلێمانی ئەو ئیشانەی لێرە کراون بە سوپاسەوە بۆ هەموو پارێزگارەکانی پێشبن و سەرۆکی شارەوانیەکان و دامدەستگاکانی تری خزمەتگوزاری سەرمایەتگوزاری ئیداریەکان یاساییەکان ئەمنیەکان هەمویان بەیەکەوە ئیش لە ژێرخانی ئەم شارەیە کراوە. ئەم شارە زۆرترین ڕێژەی بارانی لێبارێ بەڵام لافاوی تیا ڕوونەیەوە. ئەم شارە ژماری دانیشتوانی لە نەوەیەکا 300,000 کەس بۆ ئیسا بەس ناو شارەکە 1,400,000 کەسە بێژگە لە بەڵێ بێشتە لە 185,000 ئاوارە 32,000 پەناهەندە دەیان هزار گەشتیار و میوان و گرێگاری بیانی بەڵام هەموو ئەو گەڕەکانی دروست بوون کە لە 26 گەڕێکەوە بووم لە 278 گەڕێک ئاویان هەیە کارەبایان هەیە ڕێگەوبانیان هەیە ڕاستە گەڕەکە تازەکانی دوای 2014 وەکو پێویست نەتوانراوە بەڵام ئەم شتە سەرەکیانە دابین کراون بۆیە لێرە ئیش کراوە ئەو ئیشانەی لە سلێمانی کراوە نەتوان بڵێم ئیشن لە ڕووی نەوعیەوە زۆر لە پێشەوەن جوگرافیاکەی ئێمەوە هەڵکەوتووە پێداویستی ئێمە بۆ ڕێگاوبانەکانەوە هەڵکەوتووە ئێمە زۆرتر پێویستمان بە بودجەی سیانەکردنی ڕێگاوبانەکانمانە نەک دروستکردنی شەقامی نوێ وەکو سروشتەکەی هەڵکەوتە جوگرافیەکەی وەکو هەولێر نییە و ئەوەی لەوێش کراوە چەند هۆکارێکی هەیە یەکێکیان ئەوانیش بە قەرز یا بە قیستی دوور یا بە مەقاسە لەلایەن کەرتی تایبەتەوە کراوە یا لەلایەن مستەسمیری بیانیەوە کراوە بۆی لەبەرەوەی ملبانێ سیاسیەکان لەوێ کەمترن دەرفەتی وەبەرهێنان حتمما باشترە بێ سێ هەمیان ئەو قەرز و کۆمەکانی لەلایەن دەوڵەتانەوە هاتوون بەشی زۆری لەوێ خەرجکراون بەڕاستی بە یەکسانی دابەش نەکراون بە دادپەروەران دابەش نەکراون یەکێکی تریان ئەو قەرزانەی عێراق وەریگرتوون کە بەشی هەرێمی کوردستانیشی ناردووە ئەو بەشە بە ئێمە نەگەشتووە زۆر کەمی بە ئێمە گەشتووە بۆیە بەشێک لەو پرۆژە استراتیژیانە لە قەرزی بەریتانی کراون لە قەرزی یەکێتی ئەوروپا کراون کە ئێمە لە هەرێم هەمومان ملزەمین بە دانەوەی قەرزەکە بۆ عێراق بەڵام سلێمانی لەو قەرزانە سوودمەند نەبووە ئەمەش تەنیا بۆ ئیداری هەولێر ناگەڕێتەوە یا بۆ حکومەت هێرم ناگەڕێتەوە کەم تەرخەمیەکە بۆ ئەو ئەندام پەرلەمانە ناگەڕێتەوە کە لەسەرم پارێزگایە لە پەرلەمان بوون ئەگەڕێتەوە بۆ ئەو وەزیر و کاربەدەستانی کە ئەو لایەنە سیاسیانی کە تەنیا خۆیان بە ململانی زۆر بچووکەوە سەرقاڵ کردووە نەیانتوانیوە بێن لەگەڵ ئێمە گفتوگۆ بکەن و جەوهەری ناداتپەروەریەکە ببینن و بتوانن داکۆکیکەری ڕاستەقینە بن بۆی بتوانن بە یەکسانی لە هەموو کوردستان پەرەپێدانێکی گشتگیر بچێتە پێشەوە. بڵێ باسی ململانی سیاسیت کریانی کە بۆتە هۆکار یان بۆتە بەربەست لە بەردەم بەرەو پێشبردننی پرۆژە خزمەتگوزاریەکان لەم ناوچەیە ئەوەی کە دیارە میان با بڵێن ئەو حزبولانە سیاسیانی کە سەرچین و پێکێنەری سەرکی حکوومەت و ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی لە سلێمانی خۆی بینێتەوە لە یەکێتی وزنەوەی گۆڕان هیچ ململانێکی ئەوتۆ هەیە کە بوو بێتە هۆی ئەوەی کە ڕێگری بکە لە بەرەو پێشبردننی پرۆژەکان یان کاریگەری هەبوو لە ئێستا نییە بەڵام کورد دەڵێ لە دوای باران فەرەنجیم بۆ چییە لەو کاتەی کە پێویست بوو یەک بوون یەک نەبوون زیانی گەورەیان لەم شارەیە ئەو وتارەی کە هەیەیان بوو و ئیستیهدافکردنی موەسسەی دەوڵەت نەک کارەکتەرەکان زیانی گەورەی بە حکومڕانی لەم شارەیەوە ئێمە بەم هەموو خاکی بوونەوە لە هیچ ئەمەمان دروست کردووە بەڵام وەکو پێویست نابینرێ بۆ چکگەڕێتەوە بۆ باگراوندە تونگە میدیایی و سیاسی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دروست بووە وەلەوە پێش لە نێوان باڵی ریفۆرم و باڵەکانی تری یەکێتی دروست بووە وەلەوە پێش لە نێوان مللانی سیاسی ئەوانەی لە حیزب بوون و ئەوانەی لە حکومەت بوون لە خودی یەکێتیا دروست بووە کە دایم ئەوانەی حیزب بە ئامانجی
بە دوژمن سیرکردن و بە شەیتان سیرکردنی کارکتەرەکانی حکوومەت ئیشیان کردووە من لێت ناشارمەوە ئەمە هەر ناگەڕێتەوە دۆخی گۆڕان و هێزی سیاسی دوای گۆڕانیش کە دروست بوون پێیان وابوو گۆڕانە و کورسیانی هێناویەتی زادە و لێکەوتەی تومی وتاریەتی بەرامبەر دام و دەستگای دەوڵەت کاوە هەڵەیە گۆڕان خۆی زیانی لەوە کردووە قازانجی لەوە نەکردووە کە ئیستا بەم هەموو خزمەتەی ئێمە ئەیکەین بەو چاوە نابینرێت کە لە شوێنێکی تر ئەکرێت کە زۆر زیاترە دەوڵەتان باشی ئەبینن لەناو خۆمانۆکو پێویست نابینرێ ئەوان هاتن تەجاوزی ئەو ئەگەر گۆڕان بربن بوو بێ ئەوان بوون بە شمشێر بوون بە تەور بوون بەوە کە ئەوە زیا و جۆرە وتارە چ لای هەندێک پەرلەمانداری بەڕێز بێ لای ئەندامی ئەنجومەن بێ لای ئەندامی ئەنجومەنی نوێنەران بێ لای فیگەری سیاسی بێ لای وتاری میدیای لایەنەکان بێ زیانی گەیاندووە چونکە تۆیت بۆ نمونە من لە تورکیا بووم لە کاستۆمۆنۆ بووم کاستۆمۆنۆ لە سەر دەریای ڕەشە لە باکووری تورکیایە ئەمە شوێنە کوردیەکان نییە باشترین ئیشم کرد بۆی زۆرترین و بەرهێنی ئەوێ وڵاتانی ئەوروپا بێن مەسلێمانی لەو کاتا کۆمەڵێک پەرلەمانتار قەنەعەتیان کرد بێن لێرە پارەکانیان خەرجکەن کۆمەڵی پەرلەمانتار باسی هەنێک داریانە کرد کە هیچ هۆکارێکی لە پشتەوە نەبوو جگە لەو ئاگرەی کە لە فەرماندەیە و کەوتبیە و هاتوویە و ناوچەیە هاتم پیشانیان نام لە مۆبایلەکانی وتیانگا کە ئەو شاری تۆ باسێکی ئەو خەریکە ئاسووتێ ئەوە ئەسووتێنرێ بۆی بکرێ بەوە و تارەکانی ئەوانیانەوە ئێمە بین بۆ کوێ ئیسیسمار بکەین من هاتوو مستەسمەرێکی گەورەی ئەمریکیم هێناوە لێرە ئیسیسمارم بۆکە کە ڕێسمالەکەی 8 ملیار دۆلارە تا قەنەعەتم پێکردو بێتە سلێمانی بەڵام کە ئەوێ بڕواتەوە تۆ ڕێگاکە لە خەڵکەگری بڕواتەوە فڕۆکەکەی دواکەوێ چۆن یەت پارەکانی لە سلێمانی خەرجەکە بۆیە ئەو زبری و تۆنیا زەرەر چونکە وەکو جیوە وایە پارە و دەوڵەمان پارە ترسنۆکە و دەوڵەمان سەرمایه‌دار لە پارەکەشی ترسنۆکترە چونکە بێ حیمای پارەکەشی خۆشی بکە شوێنێک سەقامگیر نەبێ کە ئەو کەسێتی ئەو پیشەکەی ئەو پارەی ئەو قازانجی ئەو کەرەستەی خاوی ئەو دەستی کرێکاری ئەو بازاڕی ئەو زامن نەبێ پارێزراو نەبێ بەڕاستی فەقیریش پارە لای ئاگرەوە دانانێ نەک دەوڵەمەند بۆیە هەموو داواکاری ئێمە لە ئیداری سلێمانی و هەموو هەوڵی ئێمە بۆ ئەوە بووە سەقامگیری دروستکەین بە سوپاسەوە ئیستا لایەنەکان زۆر هاوکارن بە تایبەتی یەکێتی و گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تریش بەبێ جیاوازی ینی لە پارتیەوەتانەوەی نوێ هاوکارن بۆ ئەو سەقامگیریەوە ئەم ئیدارێ بە ئیداری خۆیان نەزانن بەڵام وەکو وتم ئەگەر لە ڕابردووە ململانیەکان ئاراستەیەکی تری بگرتایە سلێمانی ئێستا لە دۆخێکی ترابوو بەڵێ ئەگەر دوا کۆمنتی خۆت لەسەر پرۆژە بودجەیان ئێمە ڕێی جەنابەت بزانم تۆ گەشتبینی بۆی کە پرۆژە بودجەی عێراق ئەتوانێ ئاهێک بە بەری سلێمانیا بهێنێتەوە یان تۆ پێ دوای هەر دۆخەکار وەکو ساڵانی ڕابردووە هیچ دۆخەکە ناگۆڕێ من ئەم شتا عیلاقی بە ڕەشبینی و گەشتبینیەوە نییە عیلاقی بە منطق و بە لۆژیک و بە ئەمری واقع هەیە لۆژیک و ئەمری واقع پێمان ئەڵێن یەکەم من بەراوردێکم بۆ کردی ئەڵێم بودجەی پەرەپێدانی پارێزگاکان 2013 کەمترین پارە هاتووە ساڵەکانی تر زۆرتر هاتوون 379 ملیار هاتووە ئێستا بە هەموو هەرێم 276 ملیاریەت کەواتە ئاستی پەرەپێدان بە ڕۆژێت تۆ سەریکەی کە لەگەڵ ئەوی ژماری دانیشتوانمان زۆر زیادی کردووە بەڵێ لە دوای ئەوە لەناو ئەم بودجەیە دوو توێش دەستکەوتەکانی خۆیان بردوێتەوە دەسەڵاتدارەکانن زەمانیان کردووە هەنێنەوت بەتەنکەر بفرۆشن تیجارەتی خۆیان بمێنێ لە 150 داهاتی ناوخۆیان لەبەردەستا بمێنێ و چینی ناوەندیش کە بەشە زۆرەکەی سلێمانیە لە 180ەتی لە ڕێی موچەوە دڵی بە بودجەکە خۆشە لەبەری موچە خۆرە بەڵام هیچی بۆ فەقیرتیانە هیچی بۆ پەرەپێدانتیانە بۆ نمونە عێراق کە رازی بۆ ئەمانە بابە هەرێم لەو ململانێ سیاسیە ناڕەوایی کە یەکێتی و پارتی کردیان لە ئەنجومەنی نوێنەران کە وەکو شتەکانی تر دۆزی دارایی کوردیشیان بە بەغدا دۆڕان هاتووە بودجەی چاودێری کۆمەڵایەتی هەیە لە عێراق بۆ هەرێم نییە بۆ خێزانانی کە داهاتیان بەشی بژێویان ناکە یان هەژارن بۆ هەرێم نییە ئەو لەوێ پشتیوانی دارایی خوێندکارانەکە لە سەرەتاییەوە تا زانکۆ بۆ هەرێم نییە ئەو 5,000 کەس بۆ تواناسازی وەرەگرێ بۆ هەرێم نییە 150 ملیۆنەیە بار فەرمانبەرێک بۆی عقارێکی پێ بکرێ ماڵێکی پێ بکرێ بۆ هەرێم نییە قەرزی بانقەیە بۆ هەرێم نییە ئەتەوێ ئۆتۆمبیل بکڕی بۆ هەرێم نییە ئەتەوێ کەواتە چ بۆ چینی ناوەند کە ئیستاوە هەستەکە بردوێتیەوە چ بۆ چینی هەژار دەستکەوتی گەورە لەناو ئەم بودجەیە نییە جگەلەوەی کە تۆ دارایی سەروەری دروستەکە یەکێک لە پایەکانی سەروەری داراییە لە ماڵا داراییە لە بزنسا داراییە لە ئیداری دەوڵەتیشا داراییە ئێستا ئەو سەروەریە بەدەست هەرێمەوە نەماوە لەبەرەوە
نەخێر من ئەم بڕگانی لە پرۆژەیازای بودجەیە دیاری کراون بە ناتوانم بە تێڕوانینێکی زۆر دڵخۆشکەرانە بیان بینم بۆ بژانەوە تەنیا لەو سێکتەرەوە ئەتوانم سەیری کەم کەشت پارەیەکی مستەدام یەتە هەرێمی کوردستان و سلێمانیەوە کە تا ئیستا زۆر بە پچڕی و دووریەت لایانی کە مەگەر موچە خولی سیڕۆژی دەست پێ بکاتەوە لە بەرەوی ژمارەیەکی زۆری خەڵک لێرە موچەخۆرە و سەرچاوەی داهاتی بازار و حکومەتیش موچەخۆرە بژانەوەیەک لە سووڕی پارەیە دروستەکە کە سووڕی پارە ڕێک سوڕایەوە سووری ئابووریش ڕێگە سوڕێتەوە ئەگەر ئەمە جێبەجێ ببێت موچە بێت خولی تەقویمی خۆی لە 30 ڕۆژاوەر بگرێتەوە بژانەوەیەک لە بازار ڕوئەت لە سێکتەرە گشتیەکانە ڕوئەیە ئەو پارەیە باکەمیش بێ بۆ پەرەپێدانی پارێزگاکان باشترە لەوەی کە لە 2014 تا ئیستا 1 ملیۆن دینار نەهاتۆتە ئەم پارێزگای من بۆ پرۆژە ئەگەر ئیستا لەو 276 بۆ نمونە 180 ملیاری بێتە لای من 150 ملیاری ساڵانە بێتە لای من ئیشێکی زۆرترم پێ ئەکرێت کارێکی زۆرترم پێ ئەکرێت لەوەی لە هیچ من ئیش بکەم بەڵام ئەمە لە چاو ئەو چاوەڕوانی و پێداویستی و فراوانبوونە گەورەی پارێزگاکەی منانیە بەڵێ گفتوگۆکانمان درێژەی دەبێ بەڵام ناوڕێک وەردەگرین و دواتر دەگەڕین وڵاتە بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لەبێ کاک دکتۆر ئەمێ پرسیارش بکەم کە دەرەچە چییە بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخی کە سلێمانی تێکەوتووە سلێمانی من لەگەڵ قیادەی سیاسیەکێتی و گۆڕانیش قسەم کردو لایەنەکانی تر ئیشی بە ملانەی هەولێر و بەغانیە سلێمانی دایم هێزی لە خۆی وەرگرتووە توانایەکی مرۆیی زۆر باشی تایە هەموو کانزاکان لە سلێمانی هەن نەوت لە سلێمانی هەیە غاز لە سلێمانی هەیە بەنداو لە سلێمانی هەیە زۆرترین ڕێژەی بارانمان لێبارێ لە هەموو عێراقا زۆرترین زەوی کشت و کاڵیمان هەیە زۆرترین ئاوی سەرزەوی ژێرزەویمان هەیە عێراق 12 مەرزینی ڕسمی لەگەڵ ئێران هەیە 6 لە سلێمانیە باشترین فڕۆکەخانەمان هەیە و کارگۆی فڕۆکەخانەی نەودەوڵەتی سلێمانی باشترین کارگۆیە لە عێراقا ئیمساڵ زۆرترین بەرهەمی گەنممان هەبووە لە سەدا 30 هەموو پیشەسازی عێراق لە سلێمانیە دەرفەتی سەرمایەگوزاری زۆر باش لە سلێمانی هەیە دەوڵەتان حەزەکەنی استثمارەکانیان لە سلێمانی بکەن سەرمایەدارە بیانیەکانیش و ناوخۆیەکانیش ئەیانوێ کار بکەن هەدار و سەرمایەدار و بازرگان و بەرهێنەکان شارەکەی خۆیانیان خۆشەوێ بەشدارن لە دروستکردنیە ئەمەی شارە جوانی تۆی بینی بەڕاستی شارەکە خۆی وەکو پێکەرە ڕۆمانیەکە بە چەگۆکەشور قەڵەمەکەی خۆی دروست کردووە هێزەکەی لە شوێنێکی ترۆنی هێناوە ئەبێ ئێمە خەریکی دروستکردنی مۆدێلی سلێمانی بین نەک ململانی سیاسی سلێمانی مۆدێلێک دروستکەین کە بە سەقامگیری بەس سەقامگیری لە سلێمانی هەبێ من دەوڵەمەندترین سەرمایەدارەکانی دنیان مە سلێمانی چۆن سەقامگیریە دروستە بێ یەکەم ئەبێ لە ناو خودی هەر هێزێکا دروست بێ ئەبێ لە ناو کرۆکی یەکێتی دروست بێ کە ئیستانیە لە ناو کرۆکی گۆڕان دروست بێ کە نییە لە ناو ئیسلامەکان دروست بێ کە نییە لە ناو پارتی دروست بێ کە نییە لە ناو ئەوانی تر دروست بێ کە نییە دووهەم ئەو هێزانەی تری کە سلێمانی لانکەیانە بۆ پاراستنیان سەنگەریانە بۆ پاراستنیان شوێنی نیشتەجێبوونی دووهەمیانە ئەبێ سلێمانی وەکو چاوی خۆیان پارێزن چونکە بە بریناریانەوە بە شەهیدیانەوە بە نەخۆشیەوە بە ناخۆشیەوە سلێمانی لەگەڵیانایە هەموو پارچەکانی کوردستان کە دۆخێکی نەخوازراویەتە پێشەوە بەڕاستیە بێ یارمەتی و لایەنە سیاسیانی ئێرە بن بەیەکەوە دۆخەکە تێپەڕێنن بۆی نەمان خەنە شانمان ئارداوی نەبێ بەڕاستی چونکە هیچ هێزێ لە سلێمانی ناوێ شانی ئارداوی بێ بە دۆخی پارچەیەکی تری کوردستان لایەنێکی تریان ئەبێ بانقەکان ببوژێنینەوە ئەبێ کەس ذاتی ئەوە نەکا دەست لە ماڵی گشتی بات و ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی گشتگیری هەبێ و ئەبێ لە ناو خۆمانە ئەو پرۆژانە دروستکەین کە ئەتوانین بەرهەمەکانیان پێداویستیە ناوخۆیەکان و عێراق و دەرەوە دابین کاکە ئیسا دەستمان بەوانە کردووە ئەم هەنگاوی زۆر باشمان ناوە و من ئومێدی زۆرم هەیە بەو هەنگاوانەی ناومانە ئیستا سلێمانی کەمترین ڕێژەی هەژاری و بێکاری هەیە لە هەموو عێراقا بەڵام لە بەردەم مەترسێکی ترایە بۆ نمونە ئیستا ئێمە زۆرترین و فراوانترین و گەورەترین پرۆژەی عقاراتمان هەیە لە هەموو عێراقا یەکەی نیشتەجێبوون بۆ نمونە جگە لەوانی لەسەر ئاستی عێراق تەنیا لەو پرۆژانەی لەم ماوەیە لە دیداری ئابووری سلێمانیان نمایشکران نزیکەی 200,000 یەکەی نیشتەجێبوونی تازە دروستەکرێ پرسیارەکە لەمایە ئێمە نابێت تەنیا لە سێکتەری نیشتەجێبوون پارە خەرجکەین چونکە ئەمە لە هیچ وڵاتێکا پێی ناوتێەوە بەرهێنان ئەمە پێوتێ سێکتەری نیشتەجێبوون کە لە وڵاتان شارەوانیەیکە یا وەزارەتی نیشتەجێبوونیکە
بەڵام لێرە بۆ وەرهێنان کە بۆ بەرهێنان بە کوالیتیە دروستەکرێن بە نرخێ فرۆشێن هاوڵاتی ئاسایی شارەکە ناتوانێت بیکڕێ بۆ یەگەر وریانە بین گۆڕانی دیمۆگرافی ڕوئەیە چونکە لە سەدا 60 ئەمانە خەڵکی غەیری جنسیەی کوردی ئەیان کڕێ اینجا ئەمە مەترسیەکەی لەکوێوەیە قەبارەی خێزان لە سلێمانی کەمترینە لە هەموو عێراق 2.6 واتە ژنوپیاوێک یام ناڵێکیانەیان یانە بەڵام قەبارەی خێزان لە عێراق لە ناوەڕاست و باشوور 6.5 یعنی سێ ئەوەنەی ئێمن لە دووهۆک 4.8 بۆیە ئەگەر ئێمە وریانە بین 10 ساڵی تر کێشەمان بۆ دروستە بێ کێشەیەکی ترمان ئێمە درێژترین تێکڕای درێژترین ڕادەی تەمەنمان هەیە لە هەموو عێراقا سلێمانی خوا خۆشەوێ لە سلێمانی بژیت زیاتر ئەژیت زۆرتر ئەژیت وەک لە شارێکی تر ئەمە ئاماری نەتەوە گرتوەکان و وەزارەتی پلاندانانی عێراقە بەڵام بنیاتی خێزانمان تێگاوە ئەڵتەرناتیڤی دەوڵەتی و کەرتی تایبەتیشمان نییە بۆ نمونە خێزان ئێستا بەلایەوە عیبە لەگەڵ دایک و باوکی بژی خێزانی گەورە نەماوە یا مناڵەکانی زۆربەی لە خارجن سیستەمێکی بیمەژ نییە کە ئەم کەسە چوێتە منەوە شوێنێک خزمەتی کە بۆیە گەرێمە فریانەکەوین لە ساڵەکانی ئایندەیە ژمارەیەکی زۆری ئەوانەیەش نەتەمەنەوە ئەکەونە سەر جادەکان ئەمە هێشتا ڕووی نەیەوە بەڵام من لە ئێستاوا گەدارتەکەمەوە کە ئەمە ڕوئەت دوو حاڵەت لە ناو ئێمە زیاد دەکات یەکێک لە ناو مناڵەکانمانە بەهۆی بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیا و تەکنۆلۆژیای تازەوە کە ئۆتیزمی لە نابەکامە مبەکیرە ئۆستەماتیزمە لە چاوە و نەخۆشیەکانی چاون لە مناڵەکانمانە و لە پیرەکانمانە زەهایمەر زیاکە چکە خوێندنەوە نەماوە تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی نەماوە کۆبوونەوەی فراوان نەماوە گفتوگۆکردن و دانیشتنی بەردەزانی گەورە نەماوە خێزانی گەورە نەماوە ئەمانە شتێکە نەبێت دەوڵەت خۆی بۆ ئامادە بکە ژمارەی دەرچووەکانمان لە زانکۆکان ئەم شارە زانکۆیەکی هەبوو داخرا گواسترایەوە بۆ هەولێر ئێستا 11 زانکۆی تایە 28 پەیمانگای تایە ئەی دەرچووی ئەم زانکۆیانە بچنەکەوە ئێستا ئێمە لە کۆنگرەی زانستی سێمدیداری زانستی پزیشکانی دان هاتین بۆ ئێرە لە زانکۆی سلێمانی ئێمە ساڵانە نزیکەی 250 کەس لە پزیشکی دان دەرەچێ لە سلێمانی ئەی نابێ پلانێک هەبێ بۆ ئەمە ئەی نابێ هەموو ئەندازیارە پلانمان هەبێ ئەی مامۆستا ئەی دام و دەستگاکانمان ئەی قوتابخانەی نوێ ئەی بنکەی تەندروستی نوێ نەخۆشخانەی نوێ ئێمە ئەمەمان بۆ خۆمان کردووە بۆ نمونە لەگەڵ ئەڵمانیەکان گەورەترین خەستەخانەمان کردوێتەوە کە 200 بێدە بە سوپاسەوە بۆ ئەوان 48 بێدی عینایە کە ئێمە بە کەرتی تایبەت و گشتی 25 بێدی عینایەمان هەیە ئەم نەخۆشخانەیە بە هەموو پێداویستیەکانیەوە 48 بێدی عینایەتیە لەگەڵ UNDP بە سوپاسەوە نەخۆشخانەیەکی تازەمان کردوێتەوە 28 بێدە هەر 28 عینایە ئێمە یەکەم شار بووین کە یەکەم حاڵەتی کۆرۆنا لە عێراق تیامانە تۆمارکرا بەڵام یەکەم شار بووین بە ئیدارەدانێکی زۆر باش وەسپاس بۆ هەموو کەرتە تەندروستی و دام و دەستگاکانی تر لە شارەکەیە لە کۆرۆنا دەربازمان بوو و ڕێکخراوی تەندروستی جیهانی خەڵاتی یەکەمی ناوچەکەی بە ئێمە بەخشی وەکو پارێزگاری سلێمانی و بە ئیدارەکەمان بەخشی وەکو پارێزگای سلێمانی و کۆی دام و دەستگاکانی حکومەتی خۆجێی بەڵام ئەمە پێویستە کە بەرنامەی گەورەتری هەبێ بە کورتیەکەی سلێمانی و هێزە سیاسیەکان لە سلێمانی ئەبێ دانیشتێکیان بەیەکەوە هەبێ کە داوامان لێکردوون بۆ ئەوەی بەرنمەیەک دانێن بۆ پەرەپێدانی سلێمانی من بڕوام وایە ئەگەر پەرە بە پەروەردە و کەلتور و ئابووری بین سیاست و ئەمنیەت و عسکەر جغرافیا تەحسیل حاصڵە ئەم قسەیەم لەگەڵ ئێرانەکانیش کردووە لەگەڵ تورکەکانیش کردووە لەگەڵ دەوڵەتانیش کردووە هەتا خەڵک نانی ڕۆژی نەبێ ئینتیمای بۆ وڵاتای لاواز هەبێ هەتا جوتیارەکە تەماتەی لە پێنجێن بەرهەم هێنا و من سنوورم کردەوە هیچ شوێنی تر بێ ئینتیمای بۆ وڵات و خاکەکەی نامێنێ چی بچێنێ چی بڕوێنێ لەبەر ئەوە ئێمە ئیشی زۆر بنیاتیمان کردووە لە سلێمانی بەڵام ئەگەر هەمومان بەیەکەوە بین ئیشەکەمان زۆر گەورەترە بێ عامیلی سەرەکی سەرکەوتنی سلێمانیش یەک شتە سەقامگیری و یەکتر قوبوڵکردن و بیرکردنەوە لەوەی ئەبێ کەرامەتی ئینسان وەکو هەمیشە ئازادیەکان لە سلێمانی لە پلەیەکان کام قسانەشەکەم لەگەڵ هەموو ناڕەزایەتیەکان چکە شارەکەی من لە سەدا هەشتای چینی ناوەندە تۆزانی هەتا چینی ناوەند لە شوێنێکە زیاد بێنە ئارامی زیاترە بێ لە وڵاتانەی ئیسا من چوومەتە غانە لە سەدا 85 هەژارە لە سەدا 15 دەوڵەمەنە چینی ناوەندیان نییە ئارامترین شوێنە لە دنیاە وڵاتە دێ لە سەدا هەشتای دەوڵەمەنە لە سەدا 20 هەژارە هەر سەقامگیرە بەڵام ئەوانەی کە ڕێژەی ناوەندیان زۆرە وەکو سلێمانی و قوربانی زۆریاوە و تەمۆحی باشتری هەیە چاوی لە ئایندەیە بەردەوام ململانێ هەیە
بەڵام خۆشبەختانە ململانەکان لە سلێمانی ململانێکی مەدەنین هێزە ئەمنیەکان و هاوڵاتی یەکتری تەواوەکان یەکتری لە بین نابن ڕوبەڕوو یەکتری ناوەستنەوە و ئەم کەلتورەمان لەو کاتەی من هاتووم لە 6 دوانزەی 2017ەوە کۆتایی پێهێناوە کەناڵ ناسووتێ خەڵک ناگیرێ خەڵک ناکوژرێ خەڵک لەسەر بیرروڕای ئازاد سزا نادرێ و بە سوپاسەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان اینجا هێزەکانی تر چونکە بەڕاستی ئێمە دووشتمان هەیە ئیدارەمان هەیە و دەسەڵاتمان هەیە دەوڵەت لە عێراق تا ئیستانیە و لە هەرێمیش دەوڵەت نییە دەسەڵات هەیە ئەم نمونەیەش تەنیا لە فەڵەستین هەیە لە بینی غەزەوەری حایە بەداخەوە تەنیا لە هەرێمی کوردستانی ژێ لە بینی زۆنی یەکێتی و زۆنی پارتیە دەسەڵات یعنی ئەوەی کە ئەمنیەت و هێز و سەرباز یا پێشمەرگە بۆ اقتصادی لایە ئەمانە هیچیان بەدەست ئیدارەکەی من یا بەدەست دەوڵەتەوە نین هەتاکو مؤسسەی دەوڵەت دروست نەبێ و هەتاکو ئەمانە لای دەوڵەت نەبێ ئەوەی کە دڵخوازی هەمومانە جێبەجێ نابێ زۆر باشە ئەچینە ناو هەنێ پرسیاری شخصیەوە کاک دکتۆر جەنابەت لە جەنابی مام جەلالەوە نزیک بووی و کەسێک بووی لەوانی کە لە نزیکەوە بینیوتە و جەنابتی دەناسی ئێستا لای جەنابەت مام جەلال چی ئەگەیەنێ و چی بە تۆ بەخشیوە جەنابی مام جەلال بەڕاستی مام جەلال زۆری بە من بەخشیوە من دوێنێ برادرانی یەکێتیم لابوو من بەڕاستی کانیەکی ڕوون بۆ ئاوم لێ خواردوەتەوە زۆری لێ فێر بووم بۆ یەکە ئیستا من هەم بەرهەمی تەنیا گۆڕان نیم و ئەمەم لە هەموو شوێنێگەناوە بەرهەمی هەموو ئەو ملبلانێ و ئەزمون و شارەزاییە بووە جەنابی مام جەلال متمانەیەکی بە ئێمەیا بوو کە لە هەموو کۆبوونەوەیە کە ئەگەر کۆبوونەوەی مەکتەبی سیاسیش بێ وەکو کوردستانی نوێ کە من پەیامنێری ئێوە بووم بەشداری مەکرد و لەو پرسیارانەی کە زۆر جار بەڕێز بەرپرسی دەستگای ڕاگەیانی یەکێتیش کە ئەو کاتەوە دابی مەکتەبی سیاسی یەکێتیش بوو کە پێمە وت بۆ نمونە لەم هەواڵەیە ئێمە بایەخ بەچی بین ئەیو ناتوانم ئەبێ بە مام خۆی بڵێ کە پێمە وت دەستی ئەگرتم ئەیهێنامە ئەم لاوە تیمە و کرۆک و جەوهەری بابەتەکەی پێوتم نەیەوە دیا بڕۆ لە خۆتەوە بینوسا یا نەیەوت بڕۆ بە فڵان کەس بڵێ خۆی وەکو تیمێکی ڕۆژنامەنووسی ئێمە بینی هەواڵەکانیمانی هەموویە خوێندەوە ئەزمموی خۆی بۆ ئێمە ئەگواستەوە و ڕێزێکی زۆری لە ئەهلی قەڵەم ئەگرت ڕێزێکی زۆری لەو کەسانە ئەگرت کە ڕەخنە ئەگرن ڕێزێکی زۆری لەواناگرت کە بیرکردنەوەی ڕەخنەگرانیان هەیە تێڕوانینی استراتیژیان هەیە مام جەلال خاوەنی ئیرادەیەکی بەهێز بوو لە هیچ دۆخەکانم دیوە شپرزە بێت یعنی من لە ڕووداوەکانی سیوێکی ئاب بە تایبەتی شەو و ڕۆژ لەگەڵ یا بووم چونکە تر هەولێر کەوت و ئێمە لێرە کوردستانی نوێمان دەرکردەوە و من لینکی سەرەکی ئەو ئیشە بووم لێرە هەتاکو چوینە قاسمە ڕەش و ئەوانە ئیشەکانمانە کرد و لە قاسمە ڕەشیش بە هەمان شێوە ئەندامی مەکتەبی ئەعلام نەبووم بەڵام بەشداری هەموو کۆبوونەکانی مەکتەبی ئەعلان مەکرد بەڕاستی شپرزەیم لێ نەبینیوە بەردەوام ئومێدم لێ بینیوە و بە هەموو کەسێکی شموتەوە لە بەرنامەکانی شاوتومە مام جەلال نوێنەری لە کۆمەڵناسیە کۆمەلگای مجتمعی حەزەری و ڕیفی هەیە مام جەلال لە حرەکەی سیاسی کوردیە و لەگەڵ کاک نەوشیروان و برادەرەکانیانە تەمسیلی مۆدیلی حرەکەی یعنی کۆمەلگەی حەزەریەکەن کۆمەلگەی شارەکەن باسی لادێ و شار نییە ئەمە وی لە کۆمەڵناسی خوێنبێتیە زانێ باسی چیەکەم ئەو علاقەی بە خوێنەوە نییە بە عرقەوە نییە بە بۆماوەیەوە نییە بە تەریخەوە نییە ئەوەی توانی لەگەڵ ئەفریقیە گەڵکە ئەیتوانی لەگەڵ ئەمریکیە گەڵکە ئەیتوانی لەگەڵ هەموو ئەمانەوانیان خۆشەوەکەیان بۆ ئێرە بۆلامان هەمووی بەشێکە لە یادگەی ئەوان کەەوە شتێکی کەم نییە بۆیە من بەڕاستی زۆرم سوود لە ئەزمموی بینیوە من یەکەم کتێب لەسەر ڕاگەیاندن لە کە دیراسە بێت چەند هەنگاوێ بەڕێو ڕاگەیاندن ڕۆژنامەنووسی پرۆپاگەندە و ڕایگشتی لە ساڵی 95 نووسیم کۆمەڵی سەرچاوان بەکارهێنا پێشەوە سەرچاوەیەکی زانستی بەو نەوعانە بوو کاتێکە پێم و یەکسەر بەڵێنی یا چاپی بکات کاتێکە من لە زانکۆ بووم کتێبێکم نووسی ڕاگەیاند و ڕاگەیاندنی کوردی تەقیمی هەموو خۆناغەکانم کردبوو بە دوای سیوەکی ئابوسیوەکی ئابیشەوە یەک دنیا ڕەخنە بۆ ئیعلامی یەکێتی نووسی بوو زۆر بە شانازیەوە وەریگرت و باسی کرد کە بۆ هەموو لایەنەکانی تریشی تیا بوو ئینسانێک بوو گوێی ئەگرت و ئیستارێک بۆ گەل لە مەجلیسەکەشە پشتگیری ڕاکەتی نەکردایە کە دوایی ئیزانی ئەم ڕایی تۆ لە ڕاستی و زانیاریکی ڕوونەوە سەلمێنراوەوە نزیکە ئەچوو ئیشەکەی جێبەجێ ئەکرد بەڵام بەڕاستی ئەویش و جەنابی کاک نەوشیروانیش لەگەڵەوەی دوو مۆدێلی جیاواز بوون یەکەم نەیانتوانی کارکتەری زۆر فیگەری گەورەی زۆر پەروەردە بکەن کە ئەوان پیان وا بۆ ئەرکی خەڵکە خۆی بێبەستەرکردە ینی ناکرێ ئەوان ملەتێکیش بەڕێوە ئەبن و حکومەت و دەسەڵات و حیزبێکیش بەڕێوە بن و دوایش کۆمارێکی وەکو عێراق بەم هەموو بینیمان دوای ئەو چیلێ هات بەڕێوە ئەبن دابنیشێت پەیکەری تر دروستکانە ئەیوە بێ خەڵک لە ناوە خۆی پاڵنەرێک هەبێەوە قەزەکە لای ئەویش قەزێ بێت
سەرکردە شتی ناتوانانی لە قوڕ دروستیکەی سەرکردە بێ خۆی بتوانێت خۆی دروستکە هەورەتریشقە نییە بیا لە شتێک و قارچەک دروستکە بۆیە لە دوای ئەوانەوە بەڕاستی جێگرەوەیەکی ڕاستەقینە بۆ ئەوان دروست نەبووە چکە یەکەم ئەوان خۆیان بڕواان وا بوو کابێ خەڵک خۆی بێ بەسەرکردە بەڵام زمینەی بوون بەسەرکردە لە وڵاتی ئەمە لاواز بوو چکە هەموو ئەوانەی تر بۆ فەرماندەبوون نەبوو بوون بۆ فەرمانبەری دروست بووبوون بەسەرکردەکانی ڕگەڵ ڕێزما بە کۆن و تازەیانەوە قەت کەستیان تەسەوریان نەکرد بۆ مەرگی مام جەلال و نەوشیروان بینن ئەوە هەڵەیەکی گەورەیە سەرکردەی سیاسی نابێ وا بیرکاتەوە یەکەمە بێ هەموو کاتێک خۆی دانێ بۆ لە ناوچوون و خۆشی پارێزێەوە دووەمیش دڵنیا بێ لەوەی کەوەی تەنانەت خوانە بێ ئەوەی پەرستێ لە ناوچێ بۆیە ئەم گریمانەیە لە نەبووە لە کەسە زۆر ڕۆشن بیر و خوێنەوەرەکانیش نەبوو چکە من قسەم لەگەڵیان ناکردووە هەروتیان وتومان ئەگەر جەنابی مام جەلال بڕوات ئێوە چیەکەن ئەستەغفیرڵڵا کاک نەوشیروان بڕۆ ئەستەغفیرڵڵای چی ڕۆشتن ئەی ئیستا چی بکەین ئیستا قەیرانی قیادەمان هەیە فەرمانبەرمان زۆر و فەرماندەمان کەمە بەڵێ جەنابەت بە هیچێک لە دۆستە هەرە نزیکەکانی کایی ڕۆشنبیری و بە تایبەتیش ڕۆژنامەگەری دەناسرێ و پشتیوانی تاویانی وە سلێمانیش کە خۆی بە ئەوی کە پێوترێ شاری هەڵمەت و قوربانی شاری ڕۆشنبیری هونەری ئەدەبی پڕۆژەتان چییە و چۆن هاوکاری ئەو توێژانەی وە لە ئێستای سلێمانی بۆ چ قۆناغێکی نوێی هونەری ڕۆشنبیری و ئەدەبی ئامادە کردووە ئێمە ئەبێ عێراق هەموو عێراق فۆکسی لەسەر سلێمانی ئێمە پێکەم پایتەختی ڕۆشنبیری سلێمانی هەرێمین شاری داهێنەری ئەدەبی یونسکۆین و بۆ 5 ساڵە پایتەختی لێبوردەوی و پێکەوەژیانی لە هەموو عێراقا دەیان کۆنفرانسی هەموو شارەکانی عێراق و دەرێک شەومان هێناوەتە سلێمانی زمینێکی زۆر باشی لەم بوارە هەیە بۆیە ئەوەی کە من زۆر ئیشم لەسەر کردووە گەر بەڕێستان سەیری ئۆفیسەکەی من بکەن و دوایی کاچینە دەرەوە ئەیبینن من زیاتر لە 150 کتێبم لەسەرێکی خۆمان چاپ کردووە ئەم تابلویانەی بینن هی هونەربەندەکانی خۆمانن و بە دیاری گەینە ئەو دەوڵەتانی کە یا سەردانیانەکەین یا لێرە سەردانمانەکەن ئێمە ئەوەی کە ئەمان هێڵێتەوە کولتورە کولتوریش پێویستە کە ئەبێ شوێن دەست دیار بێ قسە نییە ئێستا سلێمانی یەکێکە لەو شوێنانی لە هەموو دنیاە زۆرترین شوێنەوارە کۆنەکانی تیا دۆزراوەتەوە طبعا کوردستانی گەورە اینجا لە ناویشیا سلێمانی مۆزەخانەکەمان خەریکە بێ بە یەکەم لەسەر ئاستی عێراق دوای بەغا زۆرترین پارچە و شوێنەوار و ئەنتیکەمان هەیە مۆزەمان هەیە لە هەفتەی ڕابردووە بەریتانیەکان و زانکۆیەکی بەریتانی ڕۆشتی لەگەڵیان لە بینی ئەشکەوتی سەرزێ و قسقاپانە ئاسەوارێکیان دۆزیوەتەوە بۆ 11500 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە هەفتەی داهاتووە چینە شوێنێکی نزیک لە بازیان و چەمچەماڵ شوێنەوارێ دۆزراوەتەوە بۆ 20,000 ساڵ لەمەوە پێشەگەڕێتەوە ئەمە قسەی هەواڵ نییە قسەی کوردستان نییە قسەی سلێمانی نییە لە ڕووی گەشت و گوزاریشەوە بەڵێ ئێمە لە ڕووی گەشت و گوزاری شوێنەوارناسیەوە زۆر دەوڵەمەنین هیچ شوێنێک نییە لە عێراقا بەقەت سلێمانی شوێنەواری تیاابێ و ئیسیدامەی شارستانیەت و ژیانی تیاابێ هی مرۆڤایەتی تۆ بۆ منە بابلت هەیە ئەو حەزارەتی هەیە لەویا هەیە حەزاری مستەدامی تیا کەمە ئاشورت لە مووسڵ هەیە بەس حەزاری مستەدامە کەمە ئورت هەیە بەس حەزاری مستەدامی دوای ئور پێش ئور کەمە معلەمێکت هەیە زۆر حەزاریە زۆر کۆنە بەس هەرەمەت هەیە لێرە لە دوێنێەوە هەتاکو 50,000 ساڵ کە بەریتانی کە ئەمریکیەکان لە ساڵی 1926 دا ئەشکەوتی هزار مێر لەم شاخی بەرانانە ئێسک و پروسکی نیەندەتاڵیان دۆزیوەتەوە لە بێستان سوور یەکەم هۆکاری ڕاوکردنیان دۆزیوەتەوە ئەمە پێ دەڵێ ئەم شوێنە بەردەوام شوێنی ژیان بووە شوێنی شارستانیەت بووە بۆیە سلێمانی لەم ڕوانەوە زۆر دەوڵەمەنە بۆ ئێمە کولتور زۆر گرنگە ئێمە شەڕ نەیگەیانین بە ئامانجەکانمان وە سیاسەتیش سیاسەتی مجەڕەد مەبەستمە نەک سیاسەتی پەروەردەیی یا کللتوری ئابووری نەیگەیانین کورد ئەبێ ئیستا لەسەر سێپای عیشکە طبعا دەوڵەتەکانی دراوسێمان و دنیا تێگەشتون ئێمەیان بە چەک بۆ لە ناو نابرێ ئەبێ ئێمەش تێ بگەین هەموو مافەکانمان بە تەنیا بە چەک بەدەست نایەن بە پەروەردە بە کللتور هەمووی ئەڵێم بە هونەر بە ئەدەب بە هەموو شەکانی وە لەگەڵ ئابووری ئێمە ئەکەن بە دەوڵەتێکی زۆر دەرکەوتووی پێشکەوتوو لەسەر ئاستی هەموو دنیا وە لەم سیانەیە کەس ناتوانێت پێشبڕکێمان لەگەڵا بکە کە من قساکەم ئێستا 18 تیمی پشکنینی نێودەوڵەتی لە زانکە بەناوبانگەکانی دنیا لە سلێمانین بەس لە سلێمانین جاری وایە گەنە 50 تیم دوێنێ بەڕێز جێگری قونسولی فەڕەنسی لێرە بووە مژدەی ئەوەی یاوینەتێ کە تیمەکانی ئەوانی ژەگەڕێنەوە تیمەکانی ئەوان چیان کردووە یەکێ لە نمونونەکانیان کونارەیە 500 مەتر لەمنەوە دوورە شارستانێتێک
کە هەموو تاریخی بەشەریەت دەگۆڕێ ڕاستە بۆ 4200 ساڵ لەمەوە پێشەگەڕێتەوە بەڵام بۆ یەکەم جار بۆری لولەیان لە بیناکردنی ماڵا بەکارهێناوە بۆ یەکەم جار گەنم بۆ 5 جۆر دابەش کراوە زانستی تازەش هەروە دابەشیەکە بۆ یەکەم جار کۆمەڵێک پایە و کۆمەڵێک شێوازی ژیانکردن و کەرەستیان لەوێ دۆزیوەتەوە کە بەشەریەت نەیبووە و جوابی زۆر پرسیاری گرنگیان ناوەتەوە من دایم لە ئەو پرسیارم لە خۆمە کرد لە باوکم لە باپیرم لە خزمەکانم لە مامۆستاکانم وەکو دکتۆر عیزەدینی ڕەوانشاد وەکو دکتۆر ڕەحمانی حاجی مارفی ڕەوانشاد وەکو هەموو منەوەرەکانی تر ماو دکتۆر فاروق مەستیق کە اختصاصی ئیتمۆلۆژی بوو ئێمە تەنیا میلەتی لە دنیا تەنیانەتەوەین ئەڵێن مریشکی کوردی یەلکەی کوردی قەلی کوردی کەڵەشێری کوردی مراوی کوردی سینیەکانی جوان ناڵێن ئێمە بۆی جایکەین ئەڵێ مریشکی سینی ئەوان وان ناڵێن مریشکی چینی یەکێ گەڵێ بەلەدی یەکێ گەڵێ خۆماڵی یەکێ گەڵێ سروشتی یەکێ گەڵێ تەبیعی یەکێ گەڵێ ڕەسەن کەس ناڵێ بە ناوینەتەوەیەکەوە فەڕەنسیەکان جوابیان نامەوە پرۆفیسۆرەکانیان تیان بێمە بۆ یەکەم جار لە شارستانەتی مێمۆزۆپۆتامیا و کۆنا ئیستایە باڵندەی ماڵیمان کەڵەشێر و قاز و مریشک و مراویمان لە کونارەیە دۆزیوەتەوە کەواتە ئەمە لە خۆیەوە نییە کوردەوە بەی خۆی زانێ لەوە گرنگتر سین و هەلە یاداشتەکانیان ئەڵێ ڕێم کەوتە ناوچەیە کە باسی ئەم ناوچەیەکە باڵندەیەکیان بۆ سوورکردمەوە خواردم کە ڕاویان نەکرد بوو لە ماڵەکانیانە بەخێویان نەکرد باشە ئەمە لەوانەیە سا خەڵک بڵێ مە حەکایەتەوە مەکەی کوردی ئەوەیە موچەکانمان دوا کەوتەوە بەڵام کاکە ئەمە بەشێکە لە ڕەسەنایەتی تۆ هەتا خۆ نەناسیت هەتا ڕابردوود نەناسیت نە ئیمڕۆتە بێنە ئایندە بەڕێز دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی سپاس بەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی زۆر بەخێر بێن منە مێکێکە لەو دیدارانی کە بە شانازیە زانم لە بەرەوەی کەناڵی کەرکووکە کەرکووک بۆ ئێمە ژین و ژیانە هەموو شتێکە کەرکووک تەنیا نابێ بە هی و کەسانی لیتیای نیشتەجێ بن هەر کەس سونەتەوەی و ئاینێ بن کەرکووکی کوردستانە هەر کەسی لەسەر نیشتەجێ بێ بۆیە شانازیە بۆ من لە کەناڵی کەرکووک قسە بکەم و ئومێ دەکەم وەکو ئاگرە پیرۆزەکەی بابە گۆرگۆر هەمیشە پەیام و پەخش و پێیکتان بەردەوام زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەت بەخشی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش